ئەوە لە بەغداد دێ لە عەلەی دێ ئێستا بە 17 1 کیلۆ بامی 17,000 و 18,000 بەێ ئەوڕۆ دابەزیە بازار خۆش نییە 15,000 و 16,000 پێنجشەمی ڕۆی بە 25,000 نەرمان دەدا ئێستا بەس دابەزیە بازار خۆش نییە لە باندێ لە هەولێرە بازار خۆش نییە گەنا لە بەغدا ئێستاش لە 16 و 17 کەمتر نییە ئەو هەموو بە زەرە دەفرۆشین ئێستاکە زە بە 15 و 16 و هەم شتێک لە دابەزینە دوایە تەماتە تاسیری لێکردە لێ دابەزیە تەماتە گران بووە ئێستا گەیرانی بێتن تەماتە ئەوە بازاری خۆش دەبتەوە ئەمە لێرە ئێستاکە ئەوڕۆکە بە 15دایە بە 16دایە بەقار ئەگەر بە 20 بداتەوە لە بۆی دەردێنی بەس هەیە بە 30 دەداتەوە توچێکە بە 16 لێم کڕی 17 لە سەر ڕادەوەستی دەتایم بە 20 با بفرۆشی بە 18 بفرۆشەوە سەمان 6 لە هەولێر پێڕادەگا کە هەولێر پێڕاگەی دادەبەزی دەبتە 2500 بەێ ینی هۆکارەکەی کە گرانە لە بەغدا و شارەکانی عێراق زەمەلۆنە لێ گرانە مەسرەفی زۆرە ئێستا لەوانێ پاش جێژنەی بێتە 7,000 و 8,000 بیدایەتە لێ